جارێکی دیکە نرخی بنزین بەرز بووە بە جۆرێک 1 لتر بنزینی نۆرمال زیاتر لە 100 دینار لە نرخی پێشووی زیاد بووە. ئەمەش نیگەرانی شۆفێرانی بەدووە داهات. کەلکی کاسبینی مای بکەین بەڕاستی ینی خاصن لە تەکسی ئەمە بە 850 بکردین بە چەندی بیشە بکەین. بنزینەکە کوالێتی زۆر خراپە، هیچ تێدا نییە کە برێەوە دەرێن وات و دووشتی والە وانێشی وهالە نییە. چەندی برێ خراپە. بنزینەکە گرانە بەڕاستی. یعنی ئەمە لۆمان دەرناینی نەفەر هەیە دێتن دەرێ کاکە وڵای بم بە فرانجی یان بە فرانجیەکە حەقی 5,000 دەرێ بە دوونایی بە سێناوی دەرم کاکە بنزین گرانە دەرێ خۆ من گرانم نەکردیە. بەڕاستی این شتەکە لە عاد تێ دەرێ چێ ئەوە ڕۆ بەرپرسیارە حکوومەت بەرپرسیارە لەو شتە. لە بەنزیخانەیەک بۆ بەنزیخانەیەکی دیکە جیاوازی هەیە لە نرخی بنزین بە بیانووی بازاڕی ئازاد. نزمترین نرخی 1 لتر بنزینی نۆرمال لە بەشێک لە بەنزیخانەکان 609 دینارە و بەرزترینیش سەروی 850 دینارە. جۆر و کوالێتەکەشیان جیاوازە. وەرەخانی کرێبی یازدە فوس لەسەر جێلاکی بنزین بەوەندەیە ئەو بە خۆت بەسعەکەی دەزانی وەیە بنزینەکە گرانە ئێستاکە بە 850 دیناری لۆ تەکسی زۆرە بەڕاستی لێ زۆر نییە یانی نەفەر هەدەرێ 3,000 دیناری دەدەم و بنزینیش 850 دیناری ڕۆژێ بەس پارێ بەنزەکەت پێپیا دەبی ئێو سیارە مەسرفی خۆی لەسەر مەسرفی مارەی لەسەر دیکو تاسی کردی لە ئیشی تەکسی بەرسبەت تەکسی ها تاسی چکە گرانە ئەمە بڕۆ نەفرش پارەی گرامان ناداتی هەوەس بە 3,000 پارەی داتن حەقینەوە بەزی گران بوو. ماوەی چەند ڕۆژێکە نرخی بنزین لە بنزیخانەکان بەرز بۆتەوە کەچی تاکو ئێستالایانی پەیوەندیدار هیچ لێدوان و ڕوونکردنەوەیەکیان لەسەر بەرزبوونەوەی نرخی بنزین نەداوە و شۆفێرانیش نیگەرانن لەوەی کە نازانن هۆکاری ئەو بەرزبوونەوەیە چییە؟ هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.